بەڵێ ئەوەی بۆ ماخستە ڕۆ لە گرافیکێک مێژووی بزوتنەوەی تاڵیبان بوو لەوەی کەی دروست بوو و سەرکردەکانی شێ بوون. ئێمە میوانمان دەبێت گفتوگەی زیاتری لەگەڵ دەکەین سەبارەت بە بزوتنەوەی تاڵیبان و تایبەت بە سەبارەت بە یا ڕووداوەکانی 11 سێپتەمبەر ئەویشی بەڕێز پیتەر گاڵبڕیت دیبلۆماتکاری پێشووی ئەمریکا. بەڕێز پیتەر ئەم کاتتان باش. هۆکاری ڕوودانی کارەساتی 11 سێپتەمبەری 2001 چی بوو؟ لاوازی سیستمی هەڵگری ئەمریکا بوو یان بەهێزی ڕێکخراوی قاعدە بوو کە توانی وا بە خێرایی چەند هێرشێکی فراوان لە ناو ئەمریکا بکات؟ هۆکارەکەی هێرشەکان ئەوە بوو کە بیرۆکەیەکی توندڕەوانەی سەلەفی جیهادی بوو بەرامبەر ڕۆژئاوا و ئەمریکا بە دیاریکراوی و ویستی بە هەموو جیهان بگەێنێ و بۆچوونی خۆی بگەێنێ بە هەموو جیهان بەوەی کە ئەو تاوەرانەی کردە ئامانج و نزیکەی 3000 کەسی کوشت بۆیە بە دڵنیاییەوە ئەمە سیاسەتی ئەوان بوو هەر ئەوەشیان لێ چاوەڕێ دەکرا. بەڵێ هێرشەکانی 11 سێپتەمبەری 2001 هۆکاری دەستپێکی شەڕێکی فراوان و درێژخیان بوو دش بە تیرۆر بە تایبەت لە ڕوخاندنی تاڵیبان لە ئەفغانستان. هۆکار چی بوو؟ دوای 20 ساڵ ڕێکەوتن لەگەڵ ئەو بزوتنەوەی کراو جارێکی دیکە دەسەڵاتی گرتەوە دەست. بە دڵنیاییەوە هۆکارەکەی ئەوە بوو کە هێرش کرایە سەر ئەفغانستان چونکە ئەو کاتە ئەفغانستان بوو بووە داڵدە و پەناگەی تیرۆریستان و لەژێر دەسەڵاتی تالیباندا ئەو هێرشانە دەکران و ئەمریکا هات بۆی کە ئوسامە بن لادن و قاعیدە لەناو بەرێت بەڵام بە داوای کرد پێشەوەی هێرش بکە بەڵام تالیبان ڕەتی کردەوە بەڵام ئەمریکا دواتر بوو ماوەی 20 ساڵ لەو وڵاتە مایە و هێرشی کردە سەر ئەو وڵاتە بەڵام هێرشی با بڵێن دژە تیرۆر و چالاکەکانی دژە تیرۆر لەو وڵاتە بەردەوام بوو بە هاوپەیمانی ناتۆ و وڵاتانی دیکە بەڵام ئەمریکا ئەرکی خۆی گۆڕی دوایی با بڵێن نزیکەی 20 ساڵ بۆی کە ئەو وڵاتە بنیا بنێتەوە نەک تەنها بە شەڕ وەڵکو ویستی ئەفغانستان کەلتورەکەی وا لێ بکە کە خەڵکەکەی وا لێ بکە کە چیتر نەچنەوە سەر ئەم بیرۆکە توندڕەویە سەلەفیە جیهادیە و سیاسەتی خۆشی لە وڵاتەدا گۆڕی و کارەزای و ئەشرەف غانی کە هەدۆستی ئەمریکا بوون بەداخەوە ئەوان گەندەڵ دەرچوون کەسی باش دەرنەچوون بووی کە بتوانە سەرکردایەتی وڵاتەکەیان بکەن و ئەمریکا گەیشتە ئەو قەنەعەتەی کە دەبێت بکشێتەوە واز لەم شەڕە بێ کۆتاییە بێنێ و نزیکەی 3 تریلیۆن دۆلارمان لە وڵاتە خەرج کرد بەڵام لە 2 هەفتەدا هەرسی هێنا وەکو بەفر توایەوە لە بەردەم تالیباندا بۆیە ئەمریکا کارێکی باشی کرد کە کشایەوە. بەڵێ کەوا بێت ئەمریکا بە کشانەوەی لە ئەفغانستان و گەڕانەوەی دیکەی جارێکیکەی بزوتنەوەی تالیبان بڕیارێکی دروستیدا؟ کشانەوە هۆکاری شکستەکە نەبوو. شکستەکە استراتیژیەتێک بوو کە ئەوان دەیانزانی استراتیژیەکە لە ئەفغانستان پێویستی بە هاوپەیمانێکەیە ئەو هاوپەیمانش کە بەداخەوە ئێمە دروستمان کرد بوو لە وڵاتەکەدا وەک باسم کرد ئەو دوو سەرکردانە بەداخەوە گەندەڵ دەرچوون
و نەیانتوانی هاوکار بن لە بەرەو پێشچوونی ئەو استراتیژەی کە ئەمریکا دەیویست پیادەی بکە لە وڵاتەدا و ئەوەی کە لە مانگی هەشتی ساڵی ڕابردوو ڕوویدا 300,000 سەربازی ئەفغانی کە ئێمە ڕاهێنانمان پێکردمون چەکمان پێدا بوون لە ماوەی 2 هەفتەدا دوای کشانەوەی ئەمریکا توانەوە کە لە بەرامبەر با بڵێن 6,000 چەکداردا بە هەمان شێوەی ئەوەی کە داعش لە 2014 کە هاتە مووسڵ سوپای عێراق توایەوە هەرسی هێنا ئەمە شکستە ئەمە بەڕاستی شکستێکی گەورە بوو بۆ ئەفغانستان. بەڵێ بەکشانەی ئەمریکا لە ئەفغانستان هیچ ترسێک هەیە لەوەی جارێکی دیکە وڵاتە ببێتەوە کانگای سەرهەڵدانە و بێزبوونەوەی ڕێکخراوی قاعیدە یان ڕێکخراوی داعش لە وڵاتە؟ ئەمە نیگەرانیە بەڕاستی ئەگەر شتی وا ڕووبدا و ئوسامە بن لادن و جێگرەکەی کە سەرۆکی ئەلقاعیدە بوو ئەیمەن ئەلزەواهیری کە لە کابوڵ کوژرا مانگێک لەمەوە پێش ئەمە ئەوە دەگەیەنێت کە قاعیدە گەڕاوەتەوە مادام سەرکردەیەکی هەیە و بۆ کوژرێکەوەتە هەیە بۆیە ئەمە جێگەی نیگەرانیە بۆیە ئەمریکا توانی دەستنیشانی بکە و لە ناوی بات ئەمەش ئەوە دەگەیەنێت کە هێشتا ئەمریکا لە شەڕی دەست بە تیرۆر کاریگەرە و استراتیژەتەکەی بەهێزە بەڵام بەڵێ بەدڵنیاییەوە بەردەوام جێگەی نیگەرانی ئێمەوە ئەم ئیدارەیەشە بۆیە دەبێت یەک شتێ خەڵکی بیری لێ بکاتەوە ئەویش ئەوەیە کە هێرشەکانی 11 سێپتێمبەر 4 بۆ 5 ملیۆن دلار تێچوو بۆی کە ئەو 19 کەسە بنێرێتە ئەمریکا و هەم 4 فڕۆکەیە بتەقێنێتەوە بۆیە دەرەنجامی ئەو هێرشانە ئەمریکا عێراقی داگیر کرد و ئەوەش بۆیە 4 بۆ 5 تریلیۆن دلاری تێچوو و ئەفغانستانش بۆ گوتمان 2 بۆ 3 تریلیۆن دلاری تێچوو و 2-3 تریلیۆن دلاری دیکەمان خرج کردووە بۆ بنیادنانەوەی سوپای ئەو وڵاتە ئەو وڵاتانە بەڵام لە تێڕوانینی ئەلقاعیدەوە ئەگە سیر بکەی تەنها 5 ملیۆن دلاری تێچوو قاعیدە بۆی کە بێت هێرش بکاتە سەرێمە وامان لێ بکە ئێمە بە زیاتر لە 10 تریلیۆن دلار خرج بکەین بۆیە ئەمە استراتیژیەتێکە کە ئەمریکا دەبێت بیری لێ بکاتەوە و ئەمریکا هەڵسەنگاندنی هەڵی بۆ هێرشەکان 11 سێپتێمبەر کردبوو. بەڵێ بەڕێز پیتەر گاڵبڕی بدەوەکاری پێشووی ئەمریکا لەگەڵماندا بوو سوپاس بۆ شرۆڤەکان و بۆ بەشداریتان.